ئەو گۆرەنیا پێشکەشە بە هەموو کوردستانیەکان بە هەموو دایکی شەهید و دەماڵەی شەهید دەردی ملت بۆ ئەوانەی شەهیدیان داوە دەی ماڵەکەم کورد زیندووە و نامرێ دەی کوردستان دایکی شەهید گەلێک بەرزە پێناسەت کە هێندەسک سوتاوی چۆن سار نەبێ هەناسە بەرچی خۆمم زانی کە بکەمەوە ئەو باسەت کاکە زێڕ و کانزایە کەچی پڕخوێنە کاسە خۆیە بە ساتاکەی ئاڵی کوردم ئاوا بێ بۆچی فارس و ترک یان عارەبم ئاغا بێ خۆیە بە ساتاکەی ئاڵی کوردم ئاوا بێ بۆچی فارس و ترک یان عارەبم ئاغا بێ شێزانی وێتی چەقەڵ لەگەڵ شێری برابێ با خۆم خاوەنی خۆمم کە خۆم شەهیدم دابێ شەهیدم هێندە زۆرە لە پێ ناسە چۆتە دەر ڕۆژێک ئەنفالم دەکەن ڕۆژێک دەمکەن دەربەدەر شەهیدم هێندە زۆرە لە پێ ناسە چۆتە دەر ڕۆژێک ئەنفالم دەکەن ڕۆژێک دەمکەن دەربەدەر خوایەکەی داری خۆزگەی گەلی کوردم دێتە بەر خوایەکەی داری خۆزگەی گەلی کوردم دێتە بەر بەسەتاکەی تەلبەندێ وڵاتم بترازێنێ شێزانیوێتی گورگ مەڕبەرێتە شەوێنێ بەسەتاکەی تەلبەندێ وڵاتم بترازێنێ شێزانیوێتی گورگ مەڕبەرێتە شەوێنێ ئیتر بەسە بێگانە تاکەی بمان قافلێنێ ئیتر بەسە بێگانە تاکەی بمان قافلێنێ خوایە بەختم بۆ وایە خۆری بەختم بێنورە ماڵی دڵم وێرانە وەک هەلاوەی خاپورە هەناسەم بۆتە بورکان ژینم بووە بە کوورە پێکەنینم لێونە میوانم ئەشکی سوورە زۆر داغدارم لەو ژینە هەموو شتێک سەرە و ژوورە کۆتریاشی مەسینە وڵاتم چوار سنوورە بە تاوانی کوربوونم ئاوارەی مەکانی خۆم لە کاکی خۆم شەهید بم پێم باشترە نەک بڕۆم زولاوی کوردا ئاوارەی هەندەرانە
صبر صبر زێدێڵن خاچیە و کوردستانە کاکە و کارەی مەکەن کوردستان چەی شێرانە دووری لە دایک و باوکو دوایە لەو برایانە دووری لە خێزانت چوو دوایە لەو منداڵانە دووری لە خێزانت چوو دوایە لەو منداڵانە ڕۆشتم بۆ سەفەر دەکەم ڕۆژێک دادێت هێمەوە دڵنیا بە بەبێت و قەت قەت ناحەسێمەوە دایە ئەی ژین و ژیانم بۆ لات دەگەڕێمەوە دایە ئەی ژین و ژیانم بۆ لات دەگەڕێمەوە بوقسەی خەم فڕێ دەدەم خۆشیت بۆ دەهێنمەوە بوقسەی خەم فڕێ دەدەم خۆشیت بۆ دەهێنمەوە وا دەزانم لەگەڵمی بەبیر خۆم دەهێنمەوە دایە ژیان لێم ببوورە وعدم دابوو بێمەوە دایە ژیان لێم ببوورە وعدم دابوو بێمەوە وابڕوا لە گەریبی دەمرم سەردەنیێمەوە وابڕوا لە گەریبی دەمرم سەردەنیێمەوە دووری دایک زەحمەتە خەمێکە لەو دڵەمەوە دووری دایک زەحمەتە خەمێکە لەو دڵەمەوە بژی ئەوە تا ئافرین بژی